ئەم کاتتان باش. وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیاند نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانی ڕاگەیاندووە مانەوەی لەم قۆناغەدا زۆر گرنگە. جعفەری مینکی بە ڕۆژنامەی ڕووداوی ڕاگەیاندووە بارزانی هێشتا بڕیاری نەداوە خۆی کاندید بکاتەوە یان ناو بۆ هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستانیش. شیکردنەوەیکی یاسایی و دەستوری پێویستە ئەگەر وەڵامەکەمان بەدەست گەیشت ئەو کات بارزانی بڕیاری خۆی دەدات. بەڵێ لە وەڵامی لێدوانەکەی وتەبێژی پارتیدا ژووری ڕۆژنامەوانی بزوتنەوەی گۆڕان لە ڕاگەندراوێکیدا ڕایگەیاند جعفەری مینکی وتەبێژی پارتی دیموکراتی کوردستانە بۆی هەیە بە ناوی حەزبەکەی خۆیەوە هەرچیەکی بۆی هەیە بیڵێت، بەڵام زوتنەوەی گۆڕان بۆ دەربڕینی بیرۆبۆچوون و هەڵوێستەکانی وتەبێژی فەرمی و ژووری ڕۆژنامەوانی خۆی هەیە. جگە لەوان هیچ کەس و لایەنێک بۆی نییە بە ناوی بزوتنەوەی گۆڕانەوە بدوێت. هەروەها ڕایگەیاندووە بارزانی بە پێی یاسا کارپێکراوەکانی هەرێمی کوردستان مافی ئەوەی نییە بۆ جاری سێهەم و بۆ ویلایەتی سێهەم خۆی کاندید بکاتەوە. سەلەبیانی ئەمڕۆ زنجیرەیەک تەقینەوە کەرکووک و قەزای خورماتووی هەژاند و بەدەیان کوژرا و برینداریان لێکەوتەوە. پەیامنێری نارتی لە شاری کەرکووکەوە ڕایگەیاند سەلەبیانی ئەمڕۆ سێ تەقینەوەی بەهێز لە کەرکووک ڕوویاندا و تەقینەوەکانیش لە گەڕەکەکانی ئەڵماس و موسەڵا و پەنجەعەلی ڕوویانداوە. ئەو کات دکتۆر سدیق عومەر بەڕێوەبەری تەندروستی کەرکووک بە نارتی ڕاگەیاند بەهۆی تەقینەوەکانەوە 5 کەس گیانیان لەدەستداوە و 19 تریش بریندار بوون. علی سیستانی مەرجای باڵای شیعەکانی عێراق ڕەخنە لە سیاسەکان دەگرێت و ئاشکراشی کرد ئێستا لە هەموو کاتێک زیاتر نیگەرانی بارودۆخی عێراقە. مارتن کۆپلەر نێردەی تایبەتی نەتۆ یەکگرتووەکان بۆ عێراق ئاشکرای کرد کە لە کۆبنەوەیەکیدا لەگەڵ سیستانی پێڕاگەیاندوە ئێستا لە هەموو کاتێک زیاتر نیگەرانن لە بارودۆخی ناجێگیری عێراق. وتیشی علی سیستانی ڕەخنەی لەسەر جەملایەنە سیاسەکان گرتووە بەوەی هاوکاری یەکتر ناکەن لە چارەسەرکردنی کێشەکان و جێگەیکردنی ڕەوشی ئەمنی لە عێراقدا. سەرچاوەیەکی پۆلیسی پارێزگای بابل ڕایگەیاند دوای ئاشکرابوونی زانیاری سەبارەت بە بوونی پلانێک بۆ تەقانەوەی ناوەندەکانی هەڵبژاردن و چەند ناوچەیەکی هەستیار لە پارێزگای بابل ئەمڕۆ هێزەکانی ئاسایش باری نائاساییان لە پارێزگاکە ڕاگەیاند. سەرچاوەکە کە نەیویستووە ناوی ئاشکرا بکرێت ئاماژەی بۆشدا کە هەر ئەمڕۆ هێزێکی پۆلیس هەوڵێکیان بۆ تەقانەوەی ناوەندێکی هەڵبژاردن بە بۆمبی چێندراو لە ناوچەی حامیە لە باکووری پارێزگای بابل پوچەڵ کردوتەوە. هەر لە عێراقدا وەزارەتی پەیوەندیەکانی عێراق ڕایگەیاند لە پلانی ئەم ساڵدا بەنامەیان داناوە بۆ گرنگترین پرۆژە لە مێژووی وەزارەتەکەیاندا کە خۆی لە ئاراستەکردنی مانگێکی دەستکردی عێراقی بۆ بۆشایی ئاسمان بە بودجەی خەمڵێنراوی نزیکەی 700 ملیۆن دۆلار دەبینێتەوە. وەزیری پەیوەندیەکانی عێراق لە داهاتوودا ڕایگەیاند ئەو پرۆژەیە ڕەوانی نووسینگەی ڕاوێژکاری دەکەن بۆ دەستکردن بە ئیمزاکردنی ڕێکەوتن لەگەڵ کۆمپانیا جیهانیەکان لە ناویاندا کۆمپانیا فەڕەنسی و رووسی و ئەوروپیەکان بۆ دروستکردنی ئەو مانگە دەستکردە لە کەمترین کاتدا. دوای چەند هەفتەیەک لە کۆچی دوای هۆگۆ چافێز سەرۆکی ڤێنزوێلا ئەمڕۆ بە مەبەستی هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ بە وڵاتەکەیان وڵاتیانی ڤێنزوێلا ڕوو لە سندوقەکانی دەنگدان دەکەن. دەستی هەڵبژاردنەکان لە ڤێنزوێلا بردنەوەی نیکۆلاس مادرۆی هەڵە هەڵبژاردنە سەرۆکایەتەکەی وڵاتە ڕاگەیاند. هەروەها دەستەکە داوای لە وڵاتیانی ڤێنزوێلا کرد ڕێز لە ئەنجامی هەڵبژاردنەکان بگرن و لە ماڵەکانی خۆیان دەبمێنەوە و هێمنی بپارێزن. هەمیشە لە خۆشی دابن.